سڵاوتان لەبێ خۆشحاڵین ئەمڕۆژ لە بەرنمەیەکی تری میوانی ڕەمەزان هاتینەوە خزمەت ئێوە ئێرە گەڕەکی سەیادەی شاری کەرکووکە ئەمڕۆ جیاوازتر لە ڕۆژەکانی تر هاتوینەتە گەڕەکێکی دوورە دەست کە خێزانێک لێرە بەشدار ئەبن لە پرۆگرامەکە و لەگەڵ ئێمە دەبن ئەمڕۆ و هاوکات ئێمە دیاریەکانی بەرنمەیان پێشکەش دەکەین و لە نزیکیشەوە وەک هەمیشە وەک خێزانەکانی تر ئاشنا دەبین بە ژیانی ئەوان پێم خۆش بوو بەر لە دەستپێکی بەرنمەکەش ئاماژە بە یەکشت بدەم ڕەنگە چیرۆکەکان هەندێکیان زۆر خەمناک بن بەڵام ئامانجی ئێمە لەم بەرنمەیە تەنها بەسەربردنی کاتی خۆش لەگەڵ ئەو خێزانانە و پێدانی ئەو دیاریانە بێت کە کۆمپانیەکان لە ڕێگەی بەرنمەکەەوە پێشکەشی خێزانەکانی دەکەن هەتا ئێمە پێمان بکرێ پێمان خۆش نییە هیچ خێزانێک چیرۆکی هەژاری یان چیرۆکی خەمناکی خۆی باسکە بەڵام کاتێکیش خۆیان باسیەکەن ئێمە ناتوانین ڕێگریان لێ بکەین هیوادارم بەرنمەکانی داهاتوو بەرنمەی شاد بن و ئەو خێزانانی لەگەڵمانە بەشدارە بن دڵخۆش بن و ئێستا لەگەڵمان بن با پێکەوە سەردانی ئەم خێزانە بەڕێزە بکەین. ئەمە ماڵی ئەم خێزانە بەڕێزەیە کە ئەمڕۆ لە بەرنمەکە بەشدارە بن زانین خاتونگیان ئێمەین سڵاو باشی بە قوربان ئەحواڵ باشە میوانتانەوەی سپاس باشی بە قوربان زۆر سپاس دەکەم. بەڵێ بەڕێزان ئێستا ئێمە لە ماڵێ و خێزانە بەڕێزین کە پێشتر دەست نیشانکرا بوو خاتونگیان مایکە با بە تۆ بێ و سپاس کە ئەمڕۆ زۆر مەمنونم بۆتان بۆ ئیزاعی کەرکووک زۆر مەمنونم بۆتان سپاس بۆیەوە کە دەرفەتی ئێمەتان داوە میواندارێکی ئێمەتان قبوڵ کرد یەخوا هەر باش بن پێم بڵێ لەگەڵ مانگی ڕەمەزان چۆنن والله الحەمدلله باش یەخوا باش بن لەوە زیاتر چی بڵین باش شکر باش بۆچی نازانم بەدڵم نییە والله باشین و باش نین و هەروە بێ بۆچی باشن بۆچی باشین والله هینتر نەخۆشی نایەڵێت هینتر بەم ڕۆژگارە خەریکین لەوە زیاتر نییە کاتەکانتان لە ماڵەوە چۆن بەسەرەبان والله هەر خەریکی ئیشکایی ناو ماڵین خواردن لێنین تر لەو نە زیاتر نییە بە بۆنەی ئەمەوە ناچینە دەرەوە بۆ هیچ کۆ ناچین بەخوا چەند کەسن لە ماڵەوە 4 کەسی 4 کەس کاک زەکەریا و تۆ دوو مناڵ وایە هەر بەختەوەر بن و هەر پێکەوە بە دەسەڵات نییە کاکە بەچی وای لێ هاتووە والله لە سناعە ئیشێ کرد دەپڕا جەڵدەی دەماغلیە خەبەریان نامێ وتیان جەڵدەی دەماغلی دەمێکە والله ئەمە 4 ساڵە 4 ساڵە تەندروستە بێ ئیشەڵڵا باشە هیچ کێشەی هەبوو پێشتر هەستان بەس پەنجەیەکی قاچی جەراعەتی کردبوو موبەریدەکەماندانا بر دینگەکەکەو ئەو پەنجەی نییە هەل لە خۆی وەکو چۆن جۆگای عەرز ئەدڕێ ئاوە و پەنجانەی قاچی دڕا تربردمان بۆ سەیدەلێ وتیان هیچی نییە نە شەکرەیە نە هیچی هەیە سبحان الله لە خۆیەوە جەڵدە لێیە پێشتر پێش ئەوەی ئەو وای لێ بێ ژیانتان چۆن بوو واللهی باش بوو باش بوو ئەرەوە چ کارێ ئەکرد والله لە سناعی شێ کرد کورە سبوختیە خۆی وەستای سبوخە وەستای سبووغە باش ماڵەکە خۆی هەمووی سبوخێکە باشە وتت دوو مناڵی تری هەیە لە تۆ ژنی دووە لە ژنێت تری بە ڕەحمەتی خواکەوتووە ئەو وایە کلێی هەبوو ئەمری خوای کرد خوا لێ خۆش بێ باشە لەگەڵ مناڵەکانی ئەو پەیوەندی چۆنە باشن باش یاخوا هەر باش بن هەر هەر لای خۆم بوون
ئینتر هەر کەسی ژنم بۆ هێنا هەر کەسی و ینی تۆ ژنی گویان هێنا ئافرن هەر کەسی و خۆی مستەقبەلی خۆیان تەمین کرد وەکو دایک تاملیان لەگەڵاکەی هیچ فەرقم نەکردوە تا ئێستا نەموتۆ ئەمەین تۆیە ئەوەی منە دەست خۆش بە حیاتی وەڵا ئەیان بینم دنیایی منە ینی تۆ دوای ئەوەی خێزانی بەڕەحمەتی خواکەوتە ئەنجا زەواج دوای 10 ساڵی تر من زەواجم کرد 10 ساڵ باشە یەکترتان ئەناسی پێشتر بەڵێ خزم بوونیان نەوەڵا بێگانەم بەس چییە ئەمە ژنەکەی ئەمری خوای نەکرد بوو لەگە خوشکەکەما دانیشت بەڵێ ئینتر منیش دایکم نەبوو باوکم نەبوو ئینتر لەگەڵ خوشکەکەمە ئەژیام بەڵێ ئینتر مناڵی خوشکەکانم بەخێو کرد ئینتر خۆتە زانی بەشەر هەتی و بێت هەموو چی بەسەریە ئینتر سێ خوشک شما کرد بە سێبرا دەی هەر بمێنن بۆ یەک بن ئینشاءڵڵا ئینتر هەرەوە بوو باشە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا باشە خانووکەی خۆتانە نەوەڵڵا ئی حیزبە ئی حیزبە ئی مامەیە یعنی ئەم خانووی کۆمیتەیە ئی مەڵبەندە یەکێتیە نازان ئێمە زانی یەکێتیە بەڵێ لێرە سەحرا بوو بەڵێ دانیشت بیدە بە من دەست خۆش فەرموو لێرە سەحرا بوو دانیشتم تۆ بەڵێ ئانی داعش یعنی قاتمانە کردەوە بەیانی لێرە دوو سێ جەنازە کەوتووە کەس دانانش لێرە حیوان بەخێوە کرا هیچ جەماسە بوو بەڵێ تەپاڵە دنیا بەکەڵکی ژیان ناهات لێرە جامم دانا دوای 4 ساڵ تاریخ مساوە بە جامەکە بەڵێ چ کارەکەن کوڕەکانت پێشمەرگان پێشمەرگان بە زۆر یعنی خۆیانش کرێکی ڕاست ماڵیان مناڵیان بەخێو بکەن نازان چی بکەن بۆ من بدەن ڕاستە ینی لە دوای ئەوەی کەوات لێ هاتووە کەس نییە کارتان بۆ بکات ئیش نییە بەخواانە ئیش نەکە ڕاست ئەڕاتە لای عەلوەکەەوە مەگەر ئیشێ بکە یا شتێ بکە نییە ڕاست باشە ئەی تۆ کاتەکانت لە ماڵەوە چۆن بەسرە بێیت چیەکەی وڵە هەر دانیشتەوە بۆ خۆم سەر تەلەڤیزیۆنەکەم ئەماکەم لە ئەو ئاوێنەم داناوە سیارەکەم ڕەتەبێ یەکی ڕەتەبێ دیارە لە ئاوێنەکەەوە ئاوێنێن داناوە ئەوەش براکەی بۆ منی هێنا دڵم سخلەت نەبێ عربانەیەکە بێ بۆ خۆم دەرەچم عربانەت نییە؟ باشە ئەی ڕێکخراوەکانی کەمەندامان عربانە دەن بە خەڵک ناوی خەڵکە نووسن موچیان پێدە بۆ نازانم من نازانم شتانە نایزانی ئەی بە کوڕەکانت نەوتوە پرسیارت بۆ بکەن حاڵیان زعیفە حاڵیان زعیف یەکێکیان کەلک هەردووکی کەلەکە پێ یعنی تۆ 5 ساڵە هەر لەسەرەوە ئەڕۆ هاوە ئەو جێگاکەم حکم و قادووە یان تۆنەیەکی ئەی بێتە محکەمە حکومی خوا دانیشە تەواو سجن ماشەڵڵا بەو جۆرە نیە ئینشەڵڵا خوای گەورە لەو تاقیکردنەوەی دەرباس دەکا لەوانەیە خێری پێوە بێ لەوانەیە ژیانێکی باش چاوەڕێی تۆ بکات ئەمە امتحانە خوا امتحان مەکە ئەکید الحەمدوللا من شکرم بۆ خۆ ماڵی ئێوەش ئاوەدان بێ سپاس دەکەم لەگەڵ خاتون بینە چۆنە باشی نایوان نییە ئەوە بەدەستی خۆم بەخێوم کردووە بەڕاست وەڵڵا بەدەستی خۆم بەخێوم کردووە یعنی بەیندان باشە شتێک الحەمدوللا ئەستەکەم ژنێکی بە قەنەعاتەوە تاماوەتەوە لەگەڵ تو پەرۆشە بۆت هەر خۆی نییە براش و برایەکشمێ بەیانی عینان خواردنێمێ لە سەعات سێوە دانیشم چاڕوان یەکەمە تا خواردنێمێ ئەویش دڵدەی دەمەغڵێەوە براکەی برا گەورەکەی مەلا بانگەدا هەڵەسێ بەس مایکەکە نزیکەوە خوا ببوورە مەلا بانگدا هەڵەسێ نێژەکەیەکە باشە دوای نێژەکە هەڵەسێ براکەم دێ عینەن دڵتە لێداوە لە هیچ شوێنە استراحەت ناکە ئیلا لەگەرمە چکە من لەگەر یاریشمەکە لە گەراجە بەڵێ ئەو سەحەتی لە تۆ باشتر ئەتوانێ بڕوات ئەو ئەتوانێ ڕێ بکە بەسچی وەکو ڕەج لە ئالی ڕێەکە بەس من هەر ئەوەش نییە ڕاست بێنە سەر ئاوەی هێنینەوە هاواری ئەمریکا ڕاست بەدەسەی گرم و بەدەست باشە هیچ نەچوویتێتە دکتۆر دوای ئەوە کەوات لێ هات یان چارەسەر بەکار ناێنیت وڵڵا یەکەمی دارە کە دڵتەێمیدا منی ئەمر بۆ لای دکتۆرێ هیناڵێن سعید فەخری بۆ دەرمان و مەرمانیدا پێ بە من
ئەوانە مستعمال کرد حتا کوستارە ئەوانە قوتەدام و دانیشتوم. هیچ گۆڕانکاری لە تەندروستیت نەبووە لە چاو یەکەم جار لە چاو ساڵی یەکەم و دووەم؟ ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ. مستحیل تەواو. بەس من تۆ ئەبینم پیاوێکی زۆر بەقوەتی. زۆر بە قووەت بووم عەشیرە دنیا کەس بڕوا ناکە کە من وام لێ هاتووە ناچێتە عەقلیە. وا ئەدبینم کە بەقوەتی ئێستاش. چنێ بڵێ بە غیرەت بووم. بەس ئێستا نازانم چۆنی بوو وەڵڵاهی نازانم. ئێستا خۆشی فکرەکەم نازانم چۆنی بوو. کەس بڕوا ناکە. ئەڵێ ئەمە زەکەریا وای لێ هات؟ ماشەڵڵا ئیش کار لە بەیانەوە چەکوشم لێدا حتاکو ئێوارە. هاتمەوە وەڵڵا بە بۆ سنعە بە پا ڕۆیشتم. سوار سەیارە نابوو. بەس نازانم چییە مەسەلەکە ئەوە بوویتر. چاوەڕێ ڕەحمەتی خواکەی خوا کەریم کەی ئامانەتی خۆی دەرگای خوای ئینشەڵڵا نازانم متەکەرم هیچ گوناحێکم نییە لە بخوا ئەڕۆم وەلای چیم لێکە چیم کردو هیچ نەکردو وەڵڵا خێرم کردووە هەتیوم بەخێو کردووە بەشوم داوە گەورەم کردووە هەمووشی دەرچوونە ڕۆشتونە کەسیش ناپرسێ ئەی 6 هەتیوم بەخێو کرد 2 کۆڕ و 4 کرد هەمووشی ژینیان هێناوە هەمووشیان شووشیان کرد و عەقدەکەش وتیان تۆ بەخێوت کردو هاتم بۆ لای من وتیان چیتەوێ لێیان وتم وەڵڵا هیچم ناوێ مقدمە قورئان مؤخرە قورئان با خۆیان گوێیان لێ بێ کەس ناپرسێ قەینا بە مایکەکەت پێ بێ بەس مەگرێت تکایە باش نامێ بگریت باش دەردم زۆرە هەموو جارێ ئەوایە دانیشێ بازەوایە دڵی سڵەتە بێ یا تۆزە دەنگە دەنگەکە یان تۆزە هینەکە نا تۆ بۆ خوا کردوتە وەنیا ئەوە لە هەمووی تەواوترە باشە ئێوە چەند هاوکاری ئەبن یارمەتی ئەدەن یان تۆ ئەتوانیت ینی ئەم خۆمەی بەما هاش لە ڕوویتەوەی بەما و مطبەقە داێنەمە سەر کورسی پاک پاکەیشوم ئینتر ڕێشوشتی خۆمەی تاشم حەلاقەیەن برادری خۆیان هەیەتە ماڵە و تەراشیەکە ئینتر دراوسەی خۆمانە کۆنا گوناحی کردوتە من ئەلێ ئەگەر چەنەتەوێ با یەکسەری تەلەفۆنم بۆ بکەم یێمە ماڵەوە تەراشیەکەم دەستی خۆش بەس ڕێشوشت و شتی خۆمەی کەمەی بەمە حەمامەی شۆم ئەو هیتەرەتان بۆچی لێدانا وەڵاوە خواردنەکە بۆ خۆم شەوار خەوتونەمانە کەس نییە بەتەێدا شە بۆ خۆم دەرێکەوە قاوە لێنێ قاوە لێنم بۆ خۆم ئەوەش منجانەکەمە قاوەکەت خۆشە قاوەی عەرەبە قاوەی عەرەبە لەبەر شەکرە یعنی چی قاوەی عەرەب بەناوبانگە بۆ شەکرەیەکە و یەکە مەعمەل نییە شەکر و مەکریتیان نییە ئەمە بۆ شەکرە باشە جاران شوشەکەم بۆ کڕی شوشەکەم بۆ کڕی سەیرەکەم دایمە شەکرەی فولە 250 هەڵەسێ وەڵا تاقیم کرە دوایی هەسام هینم بۆ هێنا قاوەی تاڵم بۆ هێنا ترسەیەکەم قاوە تاڵەکە باشترە بۆ خۆی خواردنیش دروست دەکات خواردن دروستەکە بۆیە هێنمە بەردەستی خۆیکە چی بۆ زیاتر حەزی لە وەڵا زۆرترین نیسکەکەی حەزمان لێی خۆین یان بۆ ئێوەش دروستەکە بۆ ئێمای کات خۆشی کەمەی خوا ئینتر ئەمڕۆ داوای کەرواناشی کرد هەسام نانوشتەکەم بۆیە ناشتەکانم بۆیە پیازەکەم بۆ جنی سیرەکەم بۆ جنی و کوتمە جێردەسی نا هەموو شتێکەکە الحەمدلله ئینتر ئەگەر مەشغوڵی کەم تاوای بۆێنم باینجانەکەی بۆ دانێم سووریا کاتەوە بۆ خۆی دانیشێ ئەوە حاڵەتی بۆ هیچ کۆ دەرناچێتە دەرەوە ئەو پەنجەی قاچی بوو ئەو پەنجەی قاچی قوڕیکە بەسەرما ئەها بچکۆلەیە چەند بچکۆلە بۆتەوە ئەوە انتیهابی کنجایە قاچەکەی تریشی پەنجەکەی تری ئینتر نەمزای شەکری هەیە بردم تەحلیلیشمان بۆ کە وتیان شەکرەی نییە سەیرەکەم جەڵی دەماغلەیە نەڕۆڵە دەیشەڵە سەلامەت بێ و هەر بە تەندروستی لە بەسەڵات نییە بۆ تۆ چی ئەگەێنێ لە ماڵەکە و پیاوە چۆن پیاوەکەت بۆچی چی ئەگەێنێت پێناسی تۆ چییە بۆ ئەو ئەگەر تعریفی بکەی بۆم چۆن وەڵڵاهی بێ ئەو ژیان خۆش نییە
ئەگەر ئەو نەبێ بەخوا یا تۆزە بچێتە شوێنێکە دڵم سخڵەتە بێ وەکو گەورە نابێت لە ماڵەوە ئەگەر گەورە نەبێ بەخوا ماڵ ئەفەوتێ وتومە بە کوڕەکانیشم وتوم بەیانی دوو بەیانی باوکتان شتێکی لێ بێ من یا ئێمە تەنیشتی کوڕە گەورەکە دانیشم یا چکە ئەوم زۆر خۆشەوێ ڕاستە کوڕی ژنەکەی ترە زۆریش خۆش ئەوم زۆر خۆشەوێ بەخوا منیان کردە عملیاتەوەتی ئینجا مناڵم نەبوو ئەم کوڕم کە بوو کردمیانە عملیاتەوەتی هیوایەتە چیە دوعای چیە گەوتم خوا عمری کوڕەکان درێژ کەوتەوە کوڕە کێیە تو کوڕی پیاوەکەمە بەس چییە زۆر عەزیزە لەلام وتێ تاسە باوەژنمان نەدیواوە وەڵڵا تاسە فەرقم نەکردە لەگەڵیانە مناڵەکانیان نییە یەت هەمووی ئەنووسێن پێمەوە دایە و دایە ئەوەی ترم عارەبە ئەوە نەنەم پێلێ ئەوە هیچە لە نەنا ئەحنا نحب الشيش ما تجين آخر ناتوام لەبەرە من ناتوام ماڵ جێ ڕاستە هیچ دەرچوون و ئەو شتانە شتان نییە لەبەر ئەو بەخوا ئەو کچەشم مەحروم کردە بە خۆمە ڕاستە ئەخوێنن مناڵەکانە نەوەڵڵا ئەخوێن بۆ وەڵا کچەکە هەوەسی لێنە مێشکی وەری ناگرت ئینتر وتی ماما من بۆ کێ بڕۆم ئینترەوە مەسەلەکە دەی هەر تەندروست بن باشە لە ماڵەوە چیتان پێویستە وەڵڵاهی نازانم خۆتان نەبینن سەلاجتان هەیە موبەریدەتان هەیە تەباختان هەیە پێم بڵێ چیتان پێویستە تەباخەکە کۆنا هیسەکات ئەو موبەردەیم نانە گەرم نییە بە حاڵیش لێ گەڕبای زعاج نەبیت دەنگیشی لە کامیرە دەرەچێت سەلاجەکەشم کۆنا خۆتان نەزانن تەباغی شتان نییە تەباخکەم دوو کەڵەکە وەڵام دوێنێ هاتمە ژوور وەسەک ئەمانم هەمووی ڕەش بەوەم پێکەنی پێم هەست دەکەم گاڵتە سۆبەت توشتی شەکات بەیەکی ڕۆخۆشە خۆشە نوکتەمان بۆ لێ دانیشە قسەی خۆشەکە یان ئەگەرچی هەر لە ماڵی شۆیە بەس ماحترام بێزارکرد نییە نا منە لەم بەس پێ لە منم خوا هیچ لێنەیە بەس هەناسەکەت بێنێ بۆ من خوایەکە چیت لێ با بێ بەس هەناسەکە موجود بێت نییە گەنجێکی قۆزیش بوو وایە ئارۆڵا لە فاڕق فیشاوێت جایگە قۆز نەبووە شوم پێ ناکرد هەر بمێنن بۆ باشە باشە من کۆمەڵێک دیاریمان هێنا بۆتان ئەمڕۆ بەرنامەکە بەس پێش ئەوەی بچینە لای دیاریەکان ینی دوو وعدتان پێدەم کە یەکێک ئیتر پارەتان وەرنەگیرێت بۆ ئێرە باشە مادەم هی مەڵبەندە مەتوانین قسەیان لەگەڵ بکەین کە ئیتر پارەتان لێ وەرنەگرن عەرەبانەکەش من بۆ ئێهێنم باشە سپاس دەکەم مەمنون دەستان خۆش بێ خۆشحاڵ بن زۆر دیارەکانتان پێدەین دوای پێکەوە بەربانگی شەکەین کاکە حەزی لە چ خواردنێکە زیاتر وەڵڵاهی سەر و پێ سەرپێ گەرم بۆ ئێستا سەرپێ بەکەڵک نایە وەڵا زۆرترین سەر و پێ حەزیان لێ ئەمانە من حەزم بەزە نەواش فوشتە دەسەڵات نییە هەر تەندروست بن یاخوا دەستان خۆش بێ سپاس. بەڵێ بەڕێزان بەشێکی تری بەرنامەکە وەک هەمیشە پێدانی دیاریەکان ئەبێت بۆ ئەم خێزانە بەڕێزەی کە ئەمڕۆ میواندارێکی ئێمەیان قبول کردووە سەلاجەیە کۆمپانیای هێمن پێشکەشی ئەم خێزانە بەڕێزەی کردووە دەستیان خۆش بێ نمونەیان زۆر بێ و هەروەها کۆمپانیایەوە بەرهێنەر غەسالێکی بۆم خێزانە بەڕێزە نردووە دەستی ئەوانیش خۆش بێ خێرخوازێک تەباغێک و بەڕادێکی بۆم خێزانە بەڕێزە نردووە ناوێت ئاماژە بەناوەکەی بکەین بە هەمان شێوە کۆمپانیای هێمن تەلەڤیزۆنێکیشی بۆم خێزانە بەڕێزە نردووە دەستیان خۆش بێ و هەروەها کۆمپانیای تینۆس کارتۆنێکی گەورە پاکشکەرەوەی بۆم خێزانە بەڕێزە نردووە کە چەندین جۆر مادی پاکشکە
کردنەوەی تێدایە بە هیوام ئیسفادەی لێ بکەن وەروەها بەڕێوەبەراتی ئەو قافی کەرکووک سەرلەیەکی گەورە خۆراکیان بۆم خێزانە بەڕێزە ناردووە جگەلەوە تایم سنتەرمۆڵ ئەمانیش سەرلەیەکی گەورە خۆراکیان بۆ ئەم خێزانە بەڕێزە ناردووە کە زۆر بابەتی وشکەی تێدایە و هەروەها معجونی تەماتە ڕۆن چەندین بابەت کە زۆر پێویستە بۆ هەر خێزانێک ئینشەڵڵا ئیسفادەی لێ بکەن ئەمڕۆ چەرەزاتی نەهرۆ لەگەڵمان بەشدارە چەرەزات و چوکلێتی بۆ ئەم خێزانە بەڕێزە ناردووە بۆ جەژن ئەو خەمەشیان لە کۆڵە بێتەوە بە هیوام ئیسفادەی لێ بکەن و نۆشی گیانیان بخاتون ئەم شتانە پێداویستەکانی ئێوە پڕکاتەوە زۆر مەمنون چه هەستێکت هەیە بەس مایکەکە نزیکەوە وەڵایی هەستی خۆشم هەیە سپاسیانەکە هەمووی پێویستە بۆ ئێوە ئارە وەڵڵا دەستان خۆش بێ خوا عمریان درێژکە و بەخۆشی بەکاری بێن سپاس دەکەم چی بۆ مەمنونم کۆمپانیاناڵێت بۆ دەستیان خۆش بێ خوارد یان بەخوا لە قەزا بەڵا دووریان خە پاستانەکەم هەمووتان خۆش سەلامت ئینشەڵڵا هەمیشە لە خۆشییا بن یاریەکماوە لە کاتی بەربانگ پێتانەدەی باشە خوا گەورێ دەستان خۆش بێ دووبارە سپاس کە بەشدار بوون لەگەڵمان بەڵێ بەڕێزان دوایین بەشی بەرنمەکە وەک هەمیشە بەربانکردنە بێت لەگەڵ ئەو خێزانە بەڕێزانەی کە بەشدارە بن لە بەرنمەی میوانی ڕەمەزان ئێمە لە کاتی بەربانگ نزیکە بینەوە بەر لە بەربانگ ئەمەوێ دوایین دیاریان پێشکەش بکەم مامەگیان ئەمە دیاری پرۆگرامەکەیە بەڕێز کەسایەتی کەرکووک مامەڕەزای حاجی فایق بۆ ئێوەی ناردووە بە هیوام ئیسفادەی لێ بکەی باشە شەڵڵا ئیسفادەی لێ یەکەیت چیت پێویست بوو ئەتوانی پەیدابین بکەیت بەس مایکەکە نزیکەوە والله زۆر مەمنون زۆر سوپاسدانەکەم بەخوای یعنی بەڕاستی دڵتان خۆش کرد یەخوا هەر دڵت خۆش بێت ئینشاءالله ئەمە هەمیشە پێ بکەنی باش حیاتم هەمیشە پێ بکەنە سەلامەت بی لەگەڵ ئێوەش ئینشاءالله خواردنەکان بەدڵە ئەکیت وایە واللهی لەگەر ئێوە زانیش بێ خۆشە ئینشاءالله هەر لە خۆشییا بیت و هەمیشە سفرتان ڕازاوە بێت دڵخۆش بوویت ئارە وەڵە زۆر دڵخۆشم بەس نوقسانیەکم هەیە دەیتە عربانەکەم عربانەکە بەسەر چاو ئەنی من وادت پێدەم ئینشاءالله بەیانی ئەگاتە دەستت وای دەرەچمە دەرەوە خەڵکە بینم چەندێ خۆشە ئینشاءالله ئینشاءالله يعني عام درام ئینشاءالله پێویستت بە عربانەش نەمینێ بە پێکانی خۆت بڕۆیت باشە إن شاء الله إن شاء الله دعاء قبولك إن شاء الله إن شاء الله ممنون زۆر سپاسم لێتان بۆ کادرتان بۆ هەمووتان والله تەقسیرتان نەکرد والله یەک ڕاوەستان لەگەرما یعنی دڵخۆش بووی لەگەڵ ستافەکە والله وابزانم خەوە بینم هارە والله يعني بڕوا ناکەم هەر لە خۆشی بیت یاخوا دەستە خۆش بێ سپاس دەستان خۆش بێ دەستە خۆش مایکەکەمە دەیتەوە بەسەر چاو دەست خۆشدا دەگیان تۆ هیچ نماوە وڵا سپاسدانەکەم سپاسی تەلەڤزۆنەکەم سپاسی هەمووتان سپاسی تۆشەکەم سپاس بۆ ئێوەش سپاسی گەورە بچووکەکەم دەستی ئێوەش خۆش بێ دەست خۆش مایکەکەم دەنەوە بەر لە بەربانگ با من کۆتایی پێبێنم بۆی بە ئیسراحەت نانەکەتان بخۆن بەڵێ خۆشەویستانم بەر لەوەی کۆتایی بە پرۆگرامەکە بێنم دەمەوێت جارێکی تر سوپاسی هەموو ئەو کەسایەتی و شوێنانە بکەم کە سەپۆرتی بەرنامەکەکەن بەڕێز کاگ ئاسۆ مامەند کارگێڕی مەکتەبی سیاسی
کاکڕۆن مەلا مەحموود لێ پرساوی مەڵبەندی دوو ڕێخستنی کەرکووک، هەروەها ئەندازیار ستار لا دەستەی وەبەرهێنانی کەرکووک. سواس بۆ تەواوی ئەو کۆمپانیا بەڕێزانەی کە بەشدارە بن سەپۆرتی بەرنامەکە ئەکەن لەگەڵمانە بن، و هەروەها سواس بۆ بەڕێوەلایەتی ئەوقافی کەرکووک، سوپاس بۆ چێشتخانەی ماڵی باوکم کە ئەم ئێوارێش خوانی ئەم خێزانە بەڕێزیان ئامادە کرد و سفرەی ئەم خێزانە بەڕێزیان ڕازاندۆتەوە، دەستیان خۆش بێ، نمونەیان زۆر بێ، چێشتخانەکەیان هەر ئاوەدان بێ. ئێمەش تا پرۆگرامێکی تر دەینەوە خزمەتتان. سوپاس بۆ ستافی بەرنامەکە ماندوو بوون لەگەڵمان، لەشیان ساخ بێ و خوای گەورە ڕۆژیان قبول کا و نزای ئێوەش قبول بێت و هەر تەندروست بن تا ئێوارەیەکی تر. خواتان لەگەڵ. لە هاوکاریکردنی کەسانی تردا